خەڵک گشتی لەسەر عایدی خۆی هەموو ماڵێ پارەی داوە حتا ئەوسەر ئەم کۆڵانە گشتی بە ئام هەر هەمی خەڵ لەسەر عایدی خۆی پارەیاوە و هەتا خوارد چاکراتر ئەوە لەشی عادی شارەوانیە بە شخصی خۆمان ئەم کۆڵانە سەر پارەی خۆمان تێکەڵەمان بۆ هێناوە خراوەتە سەر ڕئیسی وەڵڵی حکومە دووسێ جار بەڵە خۆشمان ڕۆشتین لەوێ شارەوانی وتی بڕۆن بیکەنە سەر ڕئیسی و خوار عایدی ئێمێ بەخوا دووسێ جار ڕۆشتین پیاوی گەڕک ژن درۆی نوێیە ئەمە دووسێ جار بێنم کۆڵانە هاتنە ئەو دی و ئەو کاتیشە 4-5 شارەوانی هەر بڕیاری دا و هیچیش ئەیکوە نەوەڵا سەپا لەسەر عایدی خەڵک چاکراوە هەر ماڵە بەلانی کەمەوە 50,000 60,000 بەخوا زیاتریش بڵە حساب کە تێیچووە زۆرە تقریبا دەگەڕەکەی بەڵێ ئەرەوەڵا ئەم گەڕەکانە گشتی تا ئەوستا لەسەر عایدی خۆی چاوی کردووە ئەرەوەڵا کەس بڵێم شارەوانی نەهاتوە بڵێ دەستی توێ من خۆمەتەن چاکی ژیانمان ئەوەی ئەیبینیت ئەوە ژیانەکەمانە هەتا ئەو سەروایە هەرکەس ڕووی نایبێتم کۆڵانە شارەوانی خۆی خۆزگەستا تاسیری کەم قوڕەیە کرد بزانام لە کێو بڕاتە بۆ ماڵەوە هەڕێنێ بڕاتەوە لە کێو بڕاتەوە بڕوا قوڕ